مسلمانانی بەڕێز خۆشەویست، ئێمە دروست کراوین بۆ عیبادەت و خواپەرستی، بەڵام لە بەرامبەردا ئێمە بەپێی ئیمان زەعیفەکەمان ڕۆژانە و شەوانە گوناه و تاوان دەکەین. هەتا زیاتر ئیمانمان زەعیف بێ زیاتر گوناه و تاوان دەکەین. هەتا ترسی خوا و قەبر و قیامەت کەمتر لە دڵمان نابێ گوناه و تاوان زیاتر دەکەین. بە پشتیوانی خوا چەند خاڵێک باس دەکەین بۆ ئێمە کە ڕۆژانە و شەوانە تاوان و گوناه دەکەین. یەکەم خاڵ، خوشک و برای بەڕێزم، بێگومان تاوانکردن سەرپێچی فەرمانی خوا و پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. بێگومان بە تاوان و بە گوناه لە خوا دوور دەکەویتەوە، بە عیبادەت و خواپەرستی و چاکش لە خوای گەورە نزیک دەبیتەوە. جا کاتێک کە دەتەوێت گوناه و تاوان بکەی، پێش ئەوەی گوناه و تاوانەکە بکەی، پێش ئەوەی ئەنجامی بدەی، بزانە دڵنیا بە لەوە خوای گەورە دەتبینێ. خوای گەورە ئاگای لە هەموو جوڵە و حەرەکە و هەناسەیەکی تۆیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سەحابەیەکی فەرموو شەرم لە خوای گەورە بکە، هەر وەکو چۆن شەرم دەکەی لە پیاوێکی بەڕێزی کە سوکاری خۆت. ئێستا هەر کەسێک لە ئێمە لەوانەی لە بنەماڵەکەمانە، لە کەسوکارمانە، لە خزم و برادرمانە کەسانێکەیە شەرمی لێەکەین، بەلامانە زۆر بەڕێزە، بەرامبەری لەوانەی هەموو شتێکمان پێ نەکرێ، شەرمی لێەکەین. دەفەرمێت چۆن شەرم دەکەی لەو ئینسانە، ئەوە شەرم لە خوا بکە. بۆیە کاتێک دەتەوێت گوناه و تاوانێ بکەی، بە قاچت، بە دەست، بە چاوت، بە مۆبایلەکەت، بە هەر شتێک، پێش ئەوە دڵنیا بەخوا دەتبینێ. ئەوە زۆر گرنگە. ئەگەر ئینسان ئەو عەقیدە و بیر و باوەڕی بۆ دروست بێ کە خوا دەیبینێ، شەرم لە خوا دەکا، خۆی لە کۆمەڵێک گوناه و تاوان دەپارێزێ. بەڵام کابرا دڵی خۆشە، چوومە ماڵی فڵان کەسەوە، لەگەڵ ژنەکەیە ڕام بوارد، کەس نەمیبینی، دڵخۆش مەبە، ئەی خیانەتکاری ناپاک، ئەی دوور لە خوا، ئەی ئیمان زەعیف، دڵخۆش مەبە، خوا لە سەروی عەرشە و ئاگای لە ڕەفتارەکانی تۆیە، ئاگای لە تۆ لەو خیانەتکارێکە لەگەڵ تۆ دەخەوێ. دزیەکت کرد، دڵخۆش مەبە، خوای گەورە دەتبینێ، ماڵی کەس پێمی نەزانی. کەسێکت کوشت، دڵخۆش مەبە کەس نەیزانیوە، خوای گەورە دەزانێت. کەواتە بینینی خوای گەورە زۆر گرنگە. ئینسان قەناعەتی وابێت، بیر و باوەڕی سەد وابێت کە خوای گەورە دەیبینێت بێگومان لەوش. کەواتە پێش ئەوەی تاوانکی بزانە، دەتەوێت تاوانێ بکەی، بیرێ بکەرەوە خوای گەورە ئاگای لە منە، خوای گەورە من دەبینێت. کاتێکە لە سەردەمی ئیمامی عومەردا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، ئەو بەسەراتێک هەمومان زۆر بمان بیستومانە، کاتێککە ئافرەتێک دایکێک دەیەوێت ئاو بکاتە ناو شیرەوە بۆی شیرەکە زیادکە و بیفرۆشێت، کچەکە دەڵێ دایە گیان، ئەی نازانی ئیمامی عومەر حرامی کردووە، قەدەغەی کردووە ئاو بکرێ بە ناو شیرە، چونکە ئەمە فێڵە. ئەو شوتی ڕۆڵە گیان، خۆ ئیمامی عومەر ئاگای لە ئێمە نییە، ئیمامی عومەر خۆشی گوێ لێ ڕەزای خوای لێبێ. کچەکە ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی ئین کان عومەر لا یەڕانا فەڕەب عومەر یەڕانا. دای گیان با عومەر نەمان بینێ، خوای عومەر دەمان بینێ کە ئێمە خیانەتەکەین. ئەوە گرنگە. ئەمڕۆ خەڵک ترسی خوای نەماوە، زۆربەی شەرم لە خوا ناکا، بۆیە لە هیچ ناگەڕێتەوە. بۆیە هەر کاتێک کە ویست تاوانێ بکەی، پێش ئەوەی تاوانەکە ئەنجام بدەی، دڵنیا بە لەوەی ئەگەر ئەو کەسێک کە تاوانی بەرامبەرەکەی، خیانەتی لێەکەی، هەر شتێکی لێەکەی، زوڵمی لێەکەی، ئەگەر ئەویش نەتبینێ، خوای ئەو کەسە تۆ دەبینێت. ئەو کاتە وا دێدێ لە گوناه و لە تاوان بە دوور بیت.